ئەمشەو لە حوزوری پێغەمبەری خوایین صلی الله علیه وسلم ئەو پێغەمبەرەی کە خوای پەروەردگار لە دەیان ئاەتە ئاماژەی پێکا ناوی ئەهێنێ بە ڕەسوول بە نەبی بە موحەممەد وەسفی ئەکا بۆی لە سەرووی ڕەوشتە بەرزەکانەوەیە باسی ئەکا ئەفەرمێ فەئینەکە بئەعیونینا واتە موحەممەد لە بەرچاوی خۆیان پەروەردەکراوە و گۆشکراوە موحەممەد وەکو نور وەکو شکۆی مرۆڤایەتی و ئینسانیەت بەگشتی وەکو شانازیم ئوممەت کە هات و پەیامی بۆ هات مێژووی مرۆڤایەتی وەرچەرخانێکی گەورەی بەسەردا هات و ڕووی مێژوو مرۆڤایەتی گۆڕا هەزاران هەزار سڵاو لەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم کەوا ئافرەتانی لە زیندە بەچا ڕزگار کرد کەوا خۆ بەکەمگر و خاکی بوو کەوا هەموو غەممی تەنها و تەنها ئوممەتەکەی بوو هەر لە دنیا خەمی قیامەتی ئوممەتەکەیە خوارد 23 ساڵ موحەممەد صلی الله عليه وسلم ئیسراحەتی نەکرد دوای ئەو هەموو پلار و توانجە کە لێیان گرت دوای ئەو هەموو ئازار و ئەشکەنجە کە ئەیاندا لە تائیف لە مەککە کاتێ هیجرەتی کرد کاتێ ویستیان ژەهران خواردی بکەن کۆبوونەوە بۆ لە ناوبردنی بەڵام موحەممەدی خزمەتکاری بەهای باڵا و مەبدە و ئاینی خوا کۆڵی نەدا کە مەوانەیەکی گەورەیە بۆ هەمومان ئازیزان کەوا بەردەوام بین لەسەر ئەو ڕەوتەی گرتومانەتە بەر شوێن پێی پێغەمبەری خوا هەڵبگرین صلی الله عليه وسلم زۆر هەوڵیاندا کەوا لە خشتەی بەرن کەوا فریوی بن تا لە ئاینەکەی پەشیمان بێتەوە کام ئافرەت جوان بوو پێشکەشیان نەکرد هەموو ماڵێ وشترێکیان ئەدایە تا بیکەنە دەوڵەمەندترین کەس ئەیان کرد بە سەروەر و سەرداری هەموو عەرەبوونیوە دوورگەی عەرەب بەڵام ئەو ئەیومد من لە ئێوە تەنها خواپەرستیمەوێ و خوا بەیەکگرتن ڕێم لێ مەگرن کەوا دەعوە و بانگەوازی خوایی ئەو پەیامە بگەێنم ڕەنگە زۆرینەی هەرە زۆرمان بەشێکی زۆری ژیانی پێغەمبەرمان بیستە بێ لە کاتی مەولیدا کە باس کراوە لە مزگەوتەکانە کە باس کراوە لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە و لە مینبەری مزگەوتەکانەوە بەڵام من پێم باشە چەندە بگونجێ لە گۆشەنیگایەکی ترەوە بڕوانین بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا بزانین کێیە بۆی مەحەبەت و خۆشەویستی زیاتر لە دڵمانە بچەسپێ و زۆر لەوە گەورەترە کە ئێمە هەتا ئێستا بۆیمان ڕوانیوە و زانیومانە بێگومان خۆشەویستان ژیان پڕە لە خەڵکانێکی سەرکەوتوو ئەتوانین بڵێین هەمومان ئەناسین خەڵکانێک کە هەیە باوکێکی سەرکەوتووە یا دایکێکی سەرکەوتووە یا مێردێکی سەرکەوتووە یا ژنێکی سەرکەوتووە یا سەرکردەیەکی سەرکەوتووە یا ئەندازیارێک یا پزیشکێکی سەرکەوتووە یا جوتیارێ یا بازرگانێکی سەرکەوتووە هەمووان لەم شێوازانە ئەناسین بەڵام تەنها کەسێک لە یەک کاتە لە هەموو بوارەکانی ژیانە سەرکەوتو بێ نییە جگە لە موحەممەد صلی الله عليه وسلم ئەنشتاین لە زانستا زۆر سەرکەوتوو بوو بەڵام گەورەترین فاشیل بوو لە پەروەردەکردنی ماڵ و مناڵ و ئیداری ماڵ و مناڵی خۆیان خەڵکانێکن لە یەک جانبە سەرکەوتون لە جانبەکانی ترا زۆر شکستیان خواردووە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیدگا و پێگەی پێگەیشتنی هەموو سەرکەوتنەکان لە ژیاندا لە هەموو بوارەکانی ژیانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قودوە بووە سەرمەشق بووە سەردار بووە سەروەر بووە پێشەنگ بووە لە هەر بوارێکی ژیانە ئەیگری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشەنگ بووە و لە پێشەوە بووە بۆیە ئێمە ئەکرێ تێڕوانینێکمان هەبێ بۆ هەڵسەنگاندنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە میانەی دەوروبەریەوە ماکیاڤیلی گەورەنووسەری سیاسی لە مێژینە و دێرین قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ئەگەر ویستی هەڵسەنگاندن بۆ هەر کەسێ بکەی لە میانەی چواردەورەکەی هەڵسەنگاندنی بۆ بکە بۆ دەرەکەوێ ئەو کەسایەتیە چ کەسایەتیەکە ناکرێ ئینسانێک ڕازگۆ بێ بەرپرسێک سەرکردەیەک ڕازگۆ بێ بەڵام دەوروبەرەکەی درۆزن بن ناکرێت دادگەر بێ
بەڵام دەوروبەرەکەی ستەمکار بێ ناکرێ خۆی چۆن بێ دەوروبەرەکەشی بەو شێوەیە ئەبێ بۆیە وتەیەکی زۆر جوانە لە میانەی دەوروبەرەوە هەڵسەنگاندن بۆ کەسێ بکەی بەرپرسێکە بزانە حیمایەکانی چۆنە چونکە هاوشێوەی خۆی لێکۆ بێتەوە هەڵە قبوڵ ناکە ئەمە بە هیچ جۆرێ چونکە ئەگەر وە خۆی نەبێ قبوڵی نییە کەوا لەگەڵ یابێ بۆیە لێرەوە ئەتوانین بڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو خوای پەروەردگار لە سورەتی فتح باسیەکە کە فەرمێ محەممەد رسول الله والذین معه ئەشیداء باسی کیەکە والذین معه ئەوانەی کە لەگەڵ محەممەدان صلی الله عليه وسلم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام حەزی کردو ویستوەتی پیاوگەلێکی گەورە لە دەوری بێ هەوڵی بۆ ئەوە داوە کێ گەورە بووە لە جاهیلەت شابیەنێ بۆ لای خۆی خۆشی سەحابەکانی بە گەورەی پەروەردەکە لەم ئاەتەیە خوای پەروەردگار پێمانە فەرمێ عنوانی فتح بریتیە لە محەممەد و هاوڵانی محەممەد محەممەد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا جا ئەوەی کە جێی سەرنجە لە دواییە ئەفەرمێ چی ئەفەرمێ ئاەتەکە کە زەرعین ئەخرەجە شەطئەه چاندنە درەختێک ڕووەکێک چۆن کاتێکەوە گەشە ئەکاو دێتە دەرەوە چەند جوانە چەند بە شەوقە چەند بە ڕەونەقە سەحابەکانی محەممەد صلی الله عليه وسلم ئاوا بوون بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاندبوونی و هاتبوونە بەر کەواتە ئیشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاندنی پیاو بووە وەبەرهێنان بووە لە بواری پیاوە وەبەرهێنانی لە پیاوا کردووە وەبەرهێنان لە هەموو بوارێکا کرێ لە هەر هەمووەکەی بەهێزتر چییە وەبەرهێنانە لە بواری پیاوە مەسەلێکی سینی هەیە ئەڵێ ئەگەر ئەتەوێ وەبەرهێنان بکەیت بۆ ماوەی ساڵێک برنج بچێنە برنج بڕوێنە بە 6 مانگ 8 مانگ دێتە بەر هەموو نەخشەی ساڵانەکەت سەرەگرێ ئەگەر ویستێ نەخشە هەبێ بۆ وەبەرهێنان لە ماوەی بۆ ماوەی 30 ساڵ تا 50 ساڵ درەخت بڕوێنە باخێکە 30 ساڵ تەمەنەکە و لێی بەهرەمەند دەبی بەڵام ئەگەر نەخشە و پلانێ هەبوو بۆ وەبەرهێنان لە ماوەی چەندین سەدەیە پیاو بچێنە پیاو بڕوێنە کە پیاو و ڕوان کەڵە پیاوێکی وەکو سەلاح الدینی ئەیوبی تیشک و شەوقی ئەداتەوە و ئومەتی ئیسلامی ڕزگارەکە پیاوانی وەکو سەلاح الدینی ئەیوبی پێویستەکەوە بچێندێ و بڕوێندێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئازیزان ئامانجێکی بۆ خۆی دیاری کردبوو ئەڕۆی بەدەم ئامانجەکەیەوە ئەڕۆی وەبەرهێنانی کردبوو لە پێناوی لە پیاوچاندنە بە پێی نەخشە و پلانێکی خوایی کە بۆی داڕشتە بوو هەموو ئەم لاولا کە پلار و توانجیان لێدا ئیهمالی کردبوو بۆ هەتا بگا بە ئامانجەکەی خۆی کە دەستخستنی ڕەزامەندی خوای پەروەردگارە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر منهەجێتێکی نەبووە لەسەری بڕۆشتایە لە 23 ساڵانەیە توانی ئەو گۆڕانکاریە زۆر گەورەیە بکە هیوا هەیە 23 ساڵە ئەوێ یەک جوز قورئان لەبەر کە تاسە لەبەری نەکردووە 23 ساڵە گوژمی خواردووە ئەڵێ دە کتێبە خوێنمەوە تاسە نەیخوێندوێتەوە 23 ساڵە ئەڵێ وا کە مەتاسە بۆی نەکراوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە 23 ساڵە گەورەترین گۆڕانکاری لە مێژووی مرۆڤایەتی و سەرزەویە کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر ئەو منهەجەتەی نەبوایە هەموو کاتەکەی لەدەست ئەیا بە فیڕۆیە لە خزمەتکردنی ماڵ و مناڵەکەیە مڕاوەحەیە کرد پەرتەناشێک کرد لە شوێنی خۆیان و هیچ شتێکشی پێ ناکرا بەڵام خوای پەروەردگار لە ڕێگەی قورئانەوە فێری منهەجەتێکی کرد کە پێوتی التەجاهل الممنهج پشتگوێخستنێکی بە بەرنامە ئامانجێکە هەیە دیاریەکەیت ئەتوێ بەرەو ئامانجە بڕۆی خەڵکانێک دێن لەم لاولاوە مەشغوڵ دەکەن بۆی نەگەیتە ئامانجەکە قسە و پێڵێ جنێ و پێڵێ پەرچولەم پەڕێنێتە ڕێگە بەڵام تۆ گوێی نایەتێ بە بەرنامە بۆ چونکە تۆ بگەیتە ئامانجەکە ئەزانی کە ئەمانە ئەیانەوێ ڕێ لە تۆ بگرن نەگەیتە ئامانجەکە بۆیە خوای گەورە پێ فەرمێ فەصفەح عنهم وقل سەلام ئەی محەممەد کاتێک کە قسە و پێڵێن تۆ لیان خۆش بە بڵێ سەلام گویان پێمەیە ولا يحزنك الذين يسارعون في الكفر هیوا هەبوو کوفرێکی عەجیبیە کرد بەرام بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورەی نیگەرانێ نەکا غەمبار و خەفەتبارێ نەکا ئەوانەی کە پێش بڕکیانە لە هونەرە نوێن لە شوێنێتی کوفرکردن بەرامبەر بە تۆ بەرامبەر بە خواکەی تۆ
لێگەڕێ بەرەو ئامانجەکەی خۆ بڕۆ یاخۆت ئەفەرمێ سەلام عەلەیکم لا نەبتەغی الجاهلین فێرێکە خوای پەروەردگار بڵێ سڵاوتان لێبێ بڵێ سڵاوتان لێبێ ئێمە جاهلەکان ناکەینە ئامانج بە هیچ جۆرێکە وەڵامیان بینەوە یا کافەرمێەوە ئیذا خاطبهم الجاهلون قالوا سلاما کاتێ نەفامەکان قسەیان پێوتن ئەمانیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی سەلامە سڵاوتان لێبێ و سەحابەکانیش لەسەر ئەساسە فێرە کرد ئەمە فێری ئەوەمانەکە کە ئامانجمان دیاریکراو بێت کاتێ مەشغوڵمانەکەن نەفامەکان فری و نەخۆین نەلەخشەین بە وەڵامدانەوەی ئەو جۆرە کەسانەوە بەڵکو بەرەو ئامانجەکەی خۆمان هەنگاو بنین ئینسانی زرنگ و دانا خۆشەویستان ئەوەیە کە ئەو شتێک کە خەڵک لەسەری معتاد بوو و ئالوودە بووە ڕاهاتوە لەسەری پشتگوێیە خاو شتانە بایەخی پێ نایە ئەگەر بڕوانی پیاوی وا هەیە مێژووناسە یا زانستخوازە لێی بپرسە پێی بڵێ 50 ساڵ بەل لە ئێستا لێی پرسە بڵێ ئەم بەیانەیە چیت خوارد کە ڕابرد نازانێ بیری ناکەوێت تۆ چی خواردووە بەس پێی بڵێ 50 ساڵ پێش ئێستا لەم ڕۆژە چی ڕوویاوە هەرچی ڕوویاوە لە مێژوێ هەرەمەکەی بۆ یەک لە دوایەک بۆ ڕیزەکە بۆ چونکە ئەم بایەخەدا بە عیلمەکەی بە مێژوەکەی بە میهنەکەی خۆی بە حیفەکەی خۆی بەڵام لە بیری نییە چی خواردووە چونکە خواردن ئامانج نییە چونکە خواردن ئەوەندە بەلایەوە گرنگ نییە ئینسانی ئامانجدار بەو شێوازە مامەڵاکە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیاوە بەرهێنان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردی و لێی تێگەیشتە بوو بۆیە هەموو جارێک چەند جار لەسەر یەک دوعایە کرد اللهم أعز الإسلام بأحد العمرين خوا ئەم ئیسلامە شکۆمەند کەی بە یەکێ لە دوو عومەرەکە دوو عومەرەکە کێ بوون یەکیان ئەبوو جەهل بوو یەکیان عومەری کوڕی خەتاب بوو ئەو بوو لە دواییە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ موسڵمان بوو شمشێرەکەی دەرهێنا بوو بە خێمە و چادرگەیەک بۆ موسڵمانانی تر کە هیچیان نەیانەتوانی بەرامبەری قسە بکەن عومەرێک کاتێکەوە لە پێش خۆیەوە دەوڵەتۆچکەیەکی زۆر بچکۆلەی بۆ مایەوە بەڵام دوایی کردی بە گەورەترین ئیمبراتۆریەت محەممەدی خاکی عومەری خاکی عومەری خوابەیەکگر عومەری خۆبەکەمگر عومەری دادگەر ئەوەی کێکە لە تەلەبەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان وەفدێک هاتن بۆ لای کە ئەمیری موسڵمانان بوو خەلیفە بوو هاتن بۆ لای دانیشتن لەگەڵ یا وەفدێکی گەورە بوو لەو دواوە کە وەفدەکە ڕۆی عومەری کوڕی خەتاب خەلیفەی موسڵمانە هەستا چۆ ناو بازاڕ لە مەدینە خەڵکەکەی کۆ کردەوە وتی کۆ بنەوە بردنیە مزگەوت چووە سەر مینبەر کە چووە سەر مینبەر دوای سواس و ستایش و سڵاوات بۆ سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم سواس و ستایش بۆ خوا سڵاوات بۆ سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی خەڵکینە بزانن کە من عومەری کوڕی خەتابم ئەو عومەرم کە لە مەککە بە ئاونە جۆ وشترم ئەلەوەڕان بۆ فڵانە بنە ماڵە وەسەلام عەلەیکم هاتە خوارەوە دوایی لیان پرسی وتیانەوە چی بوو ئەی عومەر بۆچی وات کرد وتی وەفدێک هات بۆ لام وتی وەفدێک هات بۆ لام وتە مەشهورەکەی وت دەخەلت نەفسی نەخوە فأردت أن أكسرها نخو شهامة ولود برزي وخو بزلزانين وشكو من ديت شو ناو ضلو درون ما ويستم بيشكينم إمامي عمر بيستي بواب وكان نخوي خوي بيشكينه وتيكي وتي هر أوبو هر أوبو هر أوبو وتي عندس خوش بيو خوال لقل بويا إمامي عمر لو أستاب ويتي كل قتابي كاني في غنبري خوا صلى الله عليه وسلم